ماما بەرێ کچم ئەتوانین بڕۆیتە دەرەوە ئێرە پاگەکەمەوە؟ قەلبم گەڵە دێشی کچم وەڵا توانام نییە. وەڵام مامی گیا من لەبەر خۆتم بووتم فاست بەکارێنم ئێرەی پێ پاکەکەمەوە دوای تووشی هەناسەت و نییە بی. وەڵا کچم توانای دەرێم نییە بڕۆم ئەم ناکری. باشە مامی گیان. ئەلو چۆنی دلێرکیان؟ ئەلۆ هەیان جان چۆنی باشی؟ دلێر هیچ باش نیم. زۆر بێزارم. باوکە هەر لە ماڵێەوە ناچێتە دەرەوە. ئەمە ناکرێ من هەموو ڕۆژێ ئەو بە دیار منەوە بێت. هەیان ئەمن جارە لە هیچم مەجای ئەو قسانەم نییە بەس دەزانی چیە کابرا پیرە و نەخۆشە چ بکەنیدی؟ دلێرگیان باشە ئەزانم کە پیرە بەڵام با تۆز بچێتە دەرەوە منیش بێزار بووم لە ماڵەوە. دلێر یان باوکە لەگەڵ خۆ تابی بۆ ئیش یان خۆ دیتەوە ماڵەوە بە دیاریەوە بیت. هەیانەوە چتەڵێ کەس بابی لەگەڵ خۆی بردیتە ئیشێ؟ ئێمادام باوکتە فەرم وەرەوە ماڵەوە با لەسەر مۆزوعە قسە بکەین. باشە باش باش تەواو کەم دێمەوە. بە زووترین کات. باشە خۆحافیز. خوات لەگەڵ. هەیان هەیان بەڵێ ئەو بۆ ڕوخسارت لێک داوە؟ لە خۆشیە. ئێ هەردەبی لە خۆشی بخۆ لە ناخۆشیان نییە. دلێر زانی قسە و زۆر زل بووە؟ ئێ چ بکەم چیوە هەیان تەلەفۆن لە من دەکەی و قسانە بە من دەڵێی بابم لەگەڵ خۆم بەمەیشێ؟ دلێر باوکی عالەم ببینە ئەچێ بۆ چاخانە ئەچێ بۆ بازار ئەچێ بۆ لای هاوڕێکانی ئەچێ بۆ دۆمینەکردن ئەچێ بۆ مزگەوت باوکی تۆ هەر لە ماڵە و هەر لە ماڵە و هەر لە ماڵە. هەیان جان بەخۆت بابم نبینی وەزعیکەوە نەخۆشە نەخۆش ئێدەنا ئەوش حەزی لێە خۆم بریشک نییە لە ماڵی کوورک بی ئەوش حەزی لێ بستە دەرێ بەس ناتانی. ئەی بۆ قسەکردن ئایبینیە یەکێ نەخۆش بێ قسەش ناکە. قسە چی ناخۆشی بە تو گۆتیە؟ دەیا خوا بیڵێ بۆ نایڵێ عادسە بم نەیڵێ. هەیان ئێستا پێویست بۆ هەموو پرتە بۆڵە ناکە واز لە مۆزوعی بینە چمان هەیە خواردن؟ هیچ. یعنی ئەدی نازانێ من دێمەوە؟ ئێ با منیش وەکو ژنی عالەم ئێوارەیە بچمە دەرەوە نان بخۆم چییە؟ نابێ؟ وەڵاهی ڕاست دەکەی ئافرین. دەزانم ئێستا ساردێک لە بینی تو بابیشم دروست بووە با بچین هەر سێکمان پێکەوە نانەکش بخۆین. باوکیش بێ؟ دلێر یەک شت پێ بڵێم؟ باوکە بچێتە بەهەشت ڕێکە چمە جەهەنەم لەوە دڵنیا بە. هەیان ئەوە چ دەرێ تو؟ لۆوە هیانە تو کاوا بۆی کوا و هەموو خۆشەویستیە ئەدینە دەگۆ بابم بابی تووە نازان بابی تو بابی منە ئەوە چ دەڵێ تو ئێستا؟ بەس نەمزانی باوکە دایمە لە ماڵەوەیە نەمزانی دایمە بەسەر سەرمەوەیە بۆیە وام وت. ئێستا هەر سێکمان پێکەوە دەڕۆن و پێویست بەوەی ناکە. پێم وتی من نایم پێکەوە بوون. هەیان با پێک بێنەوە. هەیان با پێک بێنەوە عیبە؟ هەیان دڵەکەم کچێ هەیەوە هەی هەی هەیانۆک هەیان ئێدا عاجز دەبم ها هەیان کچێ دە جوابم بەرەوە. باشە ئێستا پێکەوە دەڕۆن ئێستا. باشە منەچم خۆمە گۆڕم. دەبڕۆ خۆت گۆڕانیشە هادەم زوو بەها تاخیر نەبێ. بابەجان گیانی بابەی ئەمە دەڕۆین باشە؟ چێوە دەڕۆم کوڕم؟ وەڵا بابە چینانێک لە دەرێ دەخۆین. کوڕم عافێتتان بی بەس چێنانە چلۆ من حازرکە. ئەی مامی گیان فێرم نەکردی چۆن دلیڤەری داوا بکەی؟ بەرێوەڵە کچم فێرت کردم بە زنانی دلیڤەری هەموو هەناوی نامە خوارێ.
ئەو بە من ناخولێ. ئێ مامی گیان مادام وایە چێشتی دوێنێ لە سەلاجەکەیان ماوە گەرمی کەرەوە و بیخۆ. باشە کچم باشە، لە خۆم نان و تەماتەکی دەخۆم، قەیدی ناکە. لە باشە بابە جانجارە خۆراپیست. ئای لەو غەدرە گەورەیە باوکێک منداڵێک بەو هەموو دەردەسەریە گەورە بکات پاروی لە ناو دەمی خۆی گرتۆتەوە تاوەکو بیداتە منداڵەکەی کەچی کوڕەکەی گەورە بووە لە جیاتی پاداشتی بداتەوە و خزمەتی بکات کەچی بەبێ ئەو دەچێتە دەرەوە و لە ڕێستۆرانتەکان نان دەخوات. خودای گەورە ئەوە چه سەردەمێکە تێکەوتوین، ئەوە چه ڕۆژگارێکی ڕەشە بەرۆکی گرتوین. خودایە هاوار خودایە.